ئازیزان و خۆشەویستانی ئێمە لە هەرکوێکن بینەری پرۆگرامی ئەمڕۆ و شاشەی گەلی کوردستانن. جوانترین سڵاتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازم. ئازیزانم، بە یارمەتی هاوکارانم ئەم ئێوارەش پرۆگرامێکی زۆر تایبەتمان بۆ ئامادە کردوون. مامۆسایەکی زۆر خۆشەویست لە لای ئێمە میوانە، مامۆسایەک پڕ لە میهرەبانی، پڕ لە بەهری جوان، لە زیرەکی. ڕاستە تەمەنی هەیە، بەڵام ئەتوانین بڵێن بەقە تەمەنەکەی خۆی بەرهەمی جوان و نووسینی جوانی بۆ ئێمە دروست کردووە، خۆت بەرەم هێناوە کە ئەتوانین نەوە لە دوایینەوە سود لە بەرهەمەکانی ببینی. بێگومان ئەمەی کە من باسی ئەەکەم کورتێکی زۆر زۆر کەمە لەسەر ژیانی ئەو. ئەگەر دوایی ئێوەش هەتا کۆتایی ئەگەر لەگەڵمانە بمێنەوە، دڵنیام لەوەی کە لۆمم ئەکەن بۆ من نەمتوانیەوە بە تەواوی باسی ئەم مامۆستا جوانە بکەم بەهرەکانی ئەو. پێم خۆشە لە سەرەتاشدا وەکو کورتەیەک لەسەر ژیانی مامۆستا زانیاریتان پێ بم. مامۆستا جەوهەر مەحموود داراخە، ناوی جەوهەر مەحموود حسەینیە، لە دایکبووی ساڵی 1949 زاینیە، هیوای تەمەندرێژی بۆ خوازین. قوتابخانەی سەرشەقام و نەورۆزی بنەڕەتی و ناوەندی سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1960-1968 بڕوانامەی خانەی مامۆستایانی سلێمانی وەرگرتووە. ماشەڵڵا. لە ساڵی 1970دا بە پیشەی مامۆستایی لە گوندی ئەحمەد بڕنەوی سەربەوارماوە دامەزراوە، یعنی ئەو لە 1970 پیشەی مامۆستای بۆ خزمەتی کردووە. بەڕێوەبەری نووسین بووە لە گۆڤاری ژەنەراڵدا. یەکەم ژماری ئەم گۆڤارش لە کانونی یەکەمی 2001دا لە سلێمانی چاپکراوە. ئەوە کورتێکی زۆر کەم بوو لەسەر ژیانی مامۆستا و وەزایدەن کارەکانی دیکەی مامۆستا یاخود ئەزمموی ژیانی ئەو بکە پڕن لە کاری جوان. ئێمە یەک بێک لەسەر کتێبەکانی باز دەکەین. مامۆستا جەوهەر زۆر بەخێربێ. سوپاسدانەکەم. ئێمە دڵخۆشین کەم ئێوارە تۆ ستۆدیۆکەت ڕازاوەتر کردین. منیش سوپاسی ئێوە و مانوبوونەکەتانەکەم. سوپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا گیان، پێم خۆشە خۆت باسی ئەومان بۆ بکەیت. ئێمە باسی کەمێک لە کارەکانتمان کرد، باسی ئەوانەمان بۆ بکەیت لە کێوە مامۆستا دەستی کردو بە کاری وەرگێڕان. بەڵێ، بێگومان خوێننی من وەکو هەموو هاوتەمەنەکانم بە عەرەبی بووە، سەرەتایی و ناوەندی و دارمعلیمینم بە عەرەبی خوێنووە. بۆ خۆشم چونکە حەزم بە خوێندنەوە بوو. کتێبخانەی گشتی سلێمانی ئێستا نزیک بۆ ماڵمان بوو، دەسم پێیدا ڕادەگەیشت و لە پۆلی 6 سەرەتاییەوە بە تایبەتی دەچوومە ئەو کتێبخانەی و بە ئیستیعارەی عەرەبی کە پێڵێن ئیستیعارە کتێبم وەرەگرت بۆ ماڵەوە و هەوەیەکیان لێ وەرەگرتم هەتا ئەم بردەوە. تاکو ئێساش ئەوە لە زۆر بێ کتێبخانەکان بەڵێ ماوەیەکی زۆر نەبوو. الحاصل کە چوومە ئەوێ کارمەندەکانی و بەتابەتی بەڕێوەبەری کتێبخانەی گشتی کە ئەو دەم خوا لێ خۆش بوو، 10 ساڵە دیلان بوو. بەڵێ دەستیا گرتم یارمەتی جاروبار خۆشی کتێبی بۆ هەڵ ئەبژاردم، چونکە خۆم وەکو ئەو نەم ئەزانی، ئەو سەلیقەی ئەوم نەبوو، حەزەکانی خۆشم بۆ نەدۆزراوە، بەڵام حەزم بخوێنەوە بوو. ئەو کتێبانەمە بردەوە ئەم خوێنەوە و ناشکوری نەبێت بەشێکی زۆر کەم و کورد لە کتێبی کوردی هەبوو، ئەگەرنا ئەوانی کە هەمووی کتێبی عەرەبی بوون. بۆ ئەو کتێبە عەرەبیانەیش ئەم برنەوە بۆ ماڵەوە، بۆ ئاسیبوونی ئەو وشانەیشی ئەوشە عەرەبیانەی کە لەو سەردەما نەم ئەزانی، دەفتەری جەیب هەبوو، پیانە و دەفتەری جەب، دەفتەری بەرواخەڵ و دەفتەرێکی بچکۆلە بوو، سیلاپەڕەیی وشە عەرەبیەکانی ناو ئەو کتێبەی کە ئەم خوێنەوە لەو دەفتەری کەلیماتمان پێوت ئەم نووسیەوە و 2 نقطەم لەسەری دانا و هەڵمەگرت بۆ بەیانی و ئەچوومە وێزەی مامۆستای عەرەبیمان. لە بەختی یاری من مامۆستای عەرەبیشمان خوێنەرێکی باش بوو، لەبەرەوە هەرچەند کەمدوو بوو بەڵام ڕێزی لە من ئەنا و زۆر هانی ئەدام. دوای کەواتە ئەو هەندێکی باش بوو یاخود پاڵنەرێکی باش بوو، ئەویش ساڵە دیلانیش خۆ ئەفریقا. ئیتر لە پێنجەقەی دوایی وانەکە دەسم بەرزە کرد و ڕێگە هاتە لام و ئەیزانی ئەمەوێت چیم ئەوێ وشەکانم پێوت. هەندێک جار هەڵوێستەیە کرد و ئەمە قوڕم زۆر خۆسە مەگەر بەیانی وەڵامەکەی بۆ بێنم،
بەڵام ئەو دەم من نەمەزانی فەرهەنگ هەیە فەرهەنگ هەیە ئەو پیاچێتەوانی و خۆل و مامۆسای عەرەبی بوو بەڵام خۆمەرجی مامۆسای عەرەبی هەموو شە عەرەبیەکان بزانێ بۆ ڕۆژی دوایە ئەهاتەوە لامەوە بە پێکەینینەوە خۆی پێوتم دەفتەرەکە دەرێنە دەفتەرەکەم دەرێنە دەفتەرە بچکۆلەیە دەرمەهێنا و ئەو شە عەرەبیەم کوردەکەی لەم لاوە نووسی بۆ ئەوی بیرم نەچێتەوە من بۆ شێوەیە دەستم بە خوێندنەوە کرد خوێندنەوە پاڵنەر بوو بۆ مامۆستا جەوهەر تاکو وای لێ بکات ئەڵێت کاتێک کە کەسێک زۆر ئەچێتە ناو قوڵایی خوێندنەوە زۆر بە دوای کتێبەکانە دەچێت پڕ ئەبێت ئەو مرۆڤە پڕ ئەبێت پێویست دەکات خۆی بەتاڵکاتەوە ئەمەش وای لە تۆ کردووە کە حەز بکەیت بنووسی یاخود حەز بکەیت دەستکەی بە کاری وەرگێڕان بێگومان ئەوە یەکێکە لە شتەکان و دووهەمیش لەبەرەوەی من لە خێزانێکی مامناوەندا پەروەردە بووم واتە خێزانەکەمان زۆر دەوڵەمەند نەبوو هەموو حەزەکانی مناڵەکانی خۆی دابین بکە منیش حەز و ئارەزوم زۆر بوو ینی زیاتر ڕووم لە خەیاڵە کرد بۆ شتانە هەرچەند من باڵم نەبوو بەڵام بە خوێنەوەی ئەو کتێبانە و بۆ عەرەبیە زۆر جار بیرم باڵی ئەگرت و بە خەیاڵ ئەڕۆشتم بۆ ئەو شوێنانە زۆرم حەز لێ بوو ئەڵبەتە ئەو سەردەمە وەک ئێستا نەبوو خەڵکەکە بەگشتی تامەزرۆی سینەما بوون تامەزرۆی شانۆ بوون بینینی شانۆ کوردیەکان بە تایبەتی ئەو شانوانەی لە ساڵەکانی هەفتا بەدواوە دوای بانی 11 ئازار هاتنە گۆڕێ هەند بڕێکی باش لە شانۆکارەکانیش خواتە مندرێژی کا بۆ ئێمە ئێستای شەر لە کاران و چالاکی خۆیانەکەن مامۆستا بۆچی ئەو کاتە هەموو شتێک تاموچێژی خۆی هەبوو یعنی ئەگەر هەر شتێکت ئەگەر چی سینەما بێت چی خوێندنەوە بێ خوێندن بێ هەموو چێژت لێبینی ئەگەر باسکە گوێ بگرین باو باپیرانمان یاخود بەڕێستانمە پێ و ئەزمونەی کە کردوتانە کە کاتێک باسی ڕابردوو ئەکەن باسی ئەو سەردەمانی خۆتان ئەکەن زۆر چێژ بەخش بووە بۆ ئێستا ئەمە نەماوە بۆ نەماوە ئەلبەتە ئێمە نایڵێن بەڵام گەنجەکانی ئەم سەردەمە هەرزەکارەکان ئەوانە سەردەمی ئێمە بە سەردەمی زێڕین ناوەبن ئێمەش بۆ خۆمان ئەمانی کە تەمەنمان هەیە زۆر حەز ناکەین خۆمان وەسی خۆمانکەین ئەگنا زۆر شتی جیاوازمان هەیە کە ئێستا نەبووە دنیابینی ئێمە و فەلسفەی ژیانمان زۆر جیاواز بوو لێرە زۆر جیاواز بوو و جیاوازەکەیشی بە دەرەجەی ینی بە پلەی یەکەم من بۆ خۆم ئەیەڕمەوە بۆ حکومڕانی ئەو سەردەمە ئێستا خەڵکەکە تێگەیشتون کە پێویستیان بە حکومڕانیەکی نیمچە دیکتاتۆرانەیە و هیچ پێویستێکیان بەم ڕایە ئێستا نییە و ئەم کە خەڵک بە ناوی ئازادیەوە پێڵە و من پێڵێم ئازادیەکی ڕەها چوونە دەرەوە لە چێوەی ئازادیە ئەمەش تەبانە گەڕێتەوە بۆ زۆر هۆ یەکێ لەو هۆ و پاڵنەرانەی کە ئەم ئازادی ئێستای دروست کردو خۆمان پێڕازی نین ئەوەیە کە ئەرکەکانی سەرشانی خۆمان پێ نازانین بۆ پێ نازانین چونکە مافەکانی خۆشمان نازانین شتەکانیش زۆر بە ئاسانیەتە بەردەستمان مافەکانی خۆشمان نازانین اینجا ئەم ڕاپەڕێنەی لە 1990 دروست بوو بەڵێ سوودێکی باشمان لێبینی بەڵام دیوە ڕەشەکەیشی دیسان زیانێکی گەورەمان بەرکەوتووە من بۆ خۆم هەموو جارە ئەو سەردەمی ڕاپەڕینە بەدواوە بە بازدانێکە زانم لە مێژووی مرۆڤایەتی کووردا بە بازانێکی زانم ناوەختە ئامادە بۆ نەکرا و کتوپڕ چونکە کوردەکان و عێراقیەکانی بۆ ئامادە نەکرابوو بۆ ئەو بارودۆخەنوێی کە هێتە ئاراوە بۆیە ئێمە کەوتینە بارودۆخێکەوە خۆشمان سەرمان لە خۆمان سۆڕما بوو هەرچی تەکنۆلۆژیان نوێیەکانە هاتنە ئەم هەرێمی کوردستانەوە دیوە باشەکەیان بەکار نەدەبرد چونکە مافەکانی خۆیان پێ نێزانی ئەرکەکانی خۆشیان جێبەجێ نەیەکرد کەوا بوو بە شێوەیەک لە بەرەڵایی و کەوتنەوەی گەندەڵی و نەمانی متمانە بە یەکتر و ئەمەش لە هەموو بوارەکانی ئێستای ئێمە لە هەموو بوارەکانی بەرهەم و کاری ئێمە ئێستا بە دەرکەوتۆ زۆر بەزەقیش
بۆیە بۆ سەردەمەی ئێمە وترا سەردەمی زێڕین چونکە فەلسەفەی ژیانمان جیاواز بوو زۆر ڕاستە چونکە مادیەت ئەمنە کاری تێ نەکردبووین لە ڕاستیە کەواتە ئەم سەردەمە زێڕینەی ئێوە وای لە تۆ کردووە کە ئەم بەرهەمە جوانانت لە ئێستادا هەبێت بە نمونە یەکێک لە کتێبەکانت کە نووسەر تۆڵستۆیە چی وای لە مامۆستا جەوهەر کردووە دەست باتە کتێبەکانی تۆڵستۆی وەریگەڕێتە سەر زمانی کوردی پێم وابێ کتێبەکە ڕوسیە و ڕاستەخۆش وەرتگەڕەوە بەڵام بەر لەوەی وەڵامم بیتەوە ئێمە دەچینە لای وچانێکی کورت و لەگەڵتانە بەردەوامە بێ. بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی ژیان دووبارە سڵاتان لێبێ ئێمە لەگەڵ مامۆستا جەوهەرە بەردەوامە بین بێگومان قسەکانی هێندە شیرینە هێندە بە نەرمی وە باسەکە حەز ناکەیت پێیان بڕی بەڵام ئێمەش کاتمان کەمە بێ حەزەکەم باسی تۆڵستۆی بۆ بکاتەوە چۆن بوو مامۆستا جەوهەر وای کرد دەست باتە نووسینەکانی تۆڵستۆی وەری بگەڕێت. بەڵێ لە ڕاستیە من بۆ وەرگێڕانەکانم زیاتر ئەگەڕێم بۆ ئەو نووسینە جیهانیانەی کە سنووری وڵاتی خۆیانە بەزێن و ئەبنە ڕۆمانێک یان ئەبنە نووسین و کتێبێک کە بۆ زۆرترین زمان وەربجێڕێ ئەوەش بە هەند وەرەگرم کە ئاخۆ بزانم کراوە بە فیلم دوای ئەوە پڕفرۆشترینە ئاخۆ ئەم کتێبە گەورە نووسەرانی تر بایەخیان پێدا و خوێنانەتەوە لە گۆگڵیشا دەگەڕێم بۆ ئەو کەسە مەزنانەی لەسەر ئەو ڕۆمانە نووسیویانە و باسییان کردو خوێندنەوەیان بۆ کردووە پێش ئەوی دەستکەم بە ڕۆمانەکە خۆی کەواتە ناوەڕۆکی ڕۆمانەکە وەڵا مامۆستا جەوهەرەکە یاخود نووسەرەکە کە وا بکەی نووسینەکانی وەرگێڕێ لە ڕاستیە ڕۆمانەکە خۆی دەورە بینێ ڕۆمانەکە خۆی دەورە بینێ کە ئەوانم زانیارانم کۆ کردەوە زانیم ناوەڕۆکەکە چییە بێ ئەوەی یەک جاربی خوێنمەوە خۆم دەست پێەکەم چونکە بۆ خۆشم خوێنەرم پێشەوەی وەریجێڕ بم. زۆر باشە کەواتە مامۆستا جەوهەر باسی نووسینەکانی تۆڵستۆیمان کەم کتێبێ بە ناوی شەڕ و ئاشتیوەکو خۆی وتی بڵێ ئاشتی و شەڕ باسێکی ناوەڕۆکی ئەم کتێبەمان بۆ بکە کە لە دوو بەرگ پێکات و ئەمە بەرگی یەکەمیانە ئەوەی دیکەشیان کەیبینن بەرگی دووەمە. بەڵێ شەڕ و ئاشتی شاکارێکی گەوری جیهانی و ئەم تۆلستۆیە کە کەسێکی ناسرا و نووسەرێکی ناسرا و ئێستا لە ژیانە نەماوە خەڵکی یەکێتی زۆڤێتی جاران و ڕووسیای ئێستا بووە ئەم کابرایە سنووری وڵاتی خۆی ڕۆمانەکەی سنووری وڵاتی خۆی بەزانوە باس لە قێزەونی شەڕ ئەکا ئاکامەکانی شەڕ ئاڵۆزبوونی دەرونی مرۆڤەکانی توش هاتوو بە شەڕ و دانیشتوانی ئەو وڵاتانەی کە بوونەتە گۆڕەپان بۆ شەڕە گشتیەکان جۆرێک بۆ باس ئەکا کە خوێنەرەکە ئیتر خۆی بێزی بێتەوە لە وڵاتی شەڕەنگێز و لە نەتەوەی شەڕەنگێز و لە کارخانەکانی دروستکردنی چەک و تەقەمەنی و بە تایبەتی ئەم کاولکەرە جیهانیانە هەرچەند زۆربەیشیان لێ قەدەغە کراوە نێودەوڵەتی بەڵام هەر داگیرکەران دەستی بۆ بن شەڕەکە سەختتر و خراپترەکەن و ئەلبەتە ئامانجەکانیشی دیارێکی لەوانە چاو بجێڕی بە دەوروبەری خۆمانە بە دەیان و سەدان ئاوارە ئەبینی کە خەڵکێکی زۆر پێی ئاوارە ئەبن ئەمەش ڕۆیەکی جوانی کارەکان و بەرهەمەکانی مرۆڤ نییە ڕووە ناشێنیەکەی تەنانەت سروشت خۆشی پێی زیانبەند دەبێت ڕووە ئاشتیەکەیشی کە خۆی ناوناوە شەڕ و ئاشتی باس لە جوانی ئاشتی ئەکە
لە جوانی پەرەپێدانی خۆشەویستی ئەکا لە زەمەنی ئاشتیە لە سەردەمی ئاشتیە باسی ناسکی دەرونی مرۆڤەکە بەڕاستی من بۆ خۆم لە وەرگێڕانەکەیە زۆرجار تووشی شۆکی کردوم چونکە تۆلستۆی بۆ خۆی لە خۆیە وەکو نووسەر بووە من لەو ڕام فەیلسوفێکیش بووە بۆ خۆی هەندێک بیرۆکەی ناوەتە ئاراوە هەندێک بیرۆکەی ناتە ئاراوە کە بڕوا ناکەم زۆربەی زۆری خوێنەرەکان بە خەیاڵیان هات هیچ کاتێک هەبووە کەسایەتی تۆڵستۆی بەراوردکەی بەخۆت و هەسکەی ئێوە خاڵی هاوبەش هەیە لە نێوانتانە بەنمونە تۆڵستۆی یەکێکە لەو نووسەرانەی کە کەسێکی کۆمەڵایەتی و سۆحبەتچی بووە باسەکەن ئەڵێت ڕۆژێک لەناو بازاڕە بێ شانی بەر شانی ژنێکەکەوێت ژنەکە قسەی ناشرینی پێڵێ کاتێک کە تۆڵستۆی خۆی بە ژنەکە ئەناسێنێت ئەڵێ داوای لێبوردنی لێکات ئەڵێ داوای لێبوردنەکەم ئەڵێ پێویست ناکات داوای لێبوردنکەی تۆ پێش ئەوەی کە من بناسی خۆت بە من ناسان کەسێکی ئاوا لەو جۆرانە بووە گەڵتامێز بە تایچیت هەروە بووە نمونەیەکی زیینوو کە ئێستا خۆم دانیشم و کتێبەکەی وەرجێڕاوە زۆر بیر و فەلسەفەی ئەم کابرایە لەگەڵ بیر و بۆچوون و ژیانبینی منە یەک ئەگرێتەوە یەکێک لە نمونونەکە ئەم شەڕ و ئاشتیە ئەوەیە من بۆ خۆم یەک شەوم لە بەندیخانە بەسەر نەبردو و یەک جاریش بم تەمەنی 7 ساڵەوە شەڕم لەگەڵ کەس نەکردووە لەگەڵ خۆما گونجاوە و منیش لەو وەرگێڕانم کە هەرگیز کەس کتێبی بووە دیاری نەکردوم داوەریۆن تا خۆم هەموو معلوماتێکی باش و ئەوەی لە دەستا بۆ بۆی نەگەڕابم هەڵم نەبژاد بێ و بە باشم نەزانی بێ و لە هەمان کاتا بە پێویستیشم نەزانی بێ بۆ ڕۆشنبیرکردنی ناڕاستە و خۆی کۆمەلگاکەی خۆم وەرم نەگێڕاو خۆم پێوەمان و نەکردو زۆر باشە مامۆستاگیان لەبەر ئێمە هێواش بەرە و تاوابوونی کاتی بەرنامەکەمانەچین حەزەکەم زۆر بە سەریعی باسێکی ئەم کتێبانەمان بۆ بکەی بە نمونە بێنەوایان 5 بەرگی ئێستا لەبەر دەستی ئێمەیە زۆر بە کورتی پێمان بڵێ ئەم کتێبە باسی چیەکات ئەم کتێبە نووسەرەکەی ڤیکتۆر هیگۆی فەڕەنسیە ئەم ڤیکتۆر هیگۆیە وەکو نووسەر و ڕۆمان نووسە شاعیرێکی زۆر بە سەلیقە و بە توانایش بووە بێنەوایان عەرەبیەکەی پێوترێ ئەلبوئەسا ئەمە چەند بەرگێکیشی هەیە 5 بەرگە و بە شێوازی جوان بەڵێ ئەمە لە 5 بەرگایە لە 5 بەرگایە چاپخانەی ناوەندی ئەندێشەی بۆ خۆی چاپی کردو و بۆ جاری یەکەمە لە کتێبخانەکانایە ئێستا زۆر باشە باسێکی 1001 شەوەش بکەین ئەوش کە 2 بەرگە پێم وابێت 4 بەرگە باشە باسێکی ئەو کتێبەشمان بۆ 1001 شەوە بۆ خۆی کتێبێکی کلاسیکی کۆنە دەساودەسی پێکراوە تا 1001 شەوی پێتەواو کراوە چیرۆکێکی بەرزە لە ڕووی ئایدیا و فکرەوانێ ماوەی چەندێک ئەم 4 بەرگە چەندێکت پێچ و هەتاک و وەری بگەڕێتەوە ئێستا باسێکی شتێکیش ئەکەن کە لە دەرەوەی بەرنامەمە باسمان کرد ئەم کتێبە 4 بەجیە من بۆ خۆم چونکە کاری یەکەمم بوو 4 ساڵ لەگەڵ یا خەریک بووم بەڕاستی لەبەر کۆمەڵەشت یەکێک لەوانە عەرەبیەکەی عەرەبی 400-500 ساڵ لەمەوە بەربوو بەڕاستی عارەبەکانیش پێویستە لە سەریان کتێبە هەرەکۆنەکانیان جارێکی کە دابڕێژنەوە بە زمانی سەردەمی ئێستا نەکارە ئەمە لەبەرەوە ئێمەش پێوەی هیلاکە بین لە وەرگێڕانیە چونکە عەرەبێکی زۆر کۆنە بە تایبەتی شیعرەکان هەر زۆر ماندوو بوون بە وەرگێڕان و بۆیە 4 ساڵم پێم خۆشە من خۆم باسی ئەو کەم کەمە لە دەروی پرۆگرام باسی ئەومان کرد لەگەڵ مامۆستا جەوهەرە باسی ئەو هاوکاری و گیانی زانستخوازی ئەکرد لە ناو خێزانە بچووکەکەیانە کە 5 مناڵی هەیە خوا لێی نەسێنە لەگەڵ خاتوونی هاوسەریدا چەند جوان ئەوان هاوکاریەکێک دەکەن کوڕەکەی کە کوڕە گەورەکەی ئەکات ئەو هەندسەی تاو کردووە با بڵێن بناخەی گەلی کوردستان یاخود تەلەڤیزۆنی گەلی کوردستان بەڕێزیان نەخشە سازیان بۆ کردووە وە خاتوونی کچیشی کە لە فەڕەنسادا ئەنیشێت ئەڵێ هاوکاریم کردو ڕۆژانە بە بەردەوامی ئەم خاتونە لەبەرەوەی کە زمانی فەڕەنسی زۆر باشە کە ئەمەش کتێبەکەیە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بە سکایپ یاخود بە کامێرە بێت ئەو زمان نووسینەکان یاخود ئەم کتێبەیە لە زمانی فەڕەنسیەوە بۆی کردو بە زمانی کوردی و مامۆستا جەوهەریش دایڕشتۆتەوە بە شێوازێکی ئەکادیمی و بەو شێوازە ماندوو بوونە زۆرە
یاخود ئەو هەموو کاتەی خۆیان پێکەوە تەرخان کردو بۆ ئەوەی کە ئەم کتێبەی پێشکەش بە ئێوە بکەن. بێگومان ئەمە هەمووی ماندووبوونە. ڕەنگە ئێمە بە قساکردن زۆر بەکەمی من بە ماوەی چەند سانیەک بتوانم ئەو دەربڕینەم کردبێ، بەڵام ئایا بیرکەرەوە چەندێک کاتت پێویست بووە هاتاکو کتێبێکی ئاوها بەرهەم پێێنیت؟ مامۆستاجامێ شتێ بخۆمە سەر ئەو مۆزۆی ئەمە ناوی ڕۆمانی کلیلەکەی سارایە. بەڵێ کلیلەکەی سارا. کلیلەی سارا ئافرەتێک نووسیوێتی ئێستا خۆی لە ژیانایە و لە فەڕەنسا دانیشێ. ئەم کچەی منیشتە بە نۆکو ئافرەتێ معاناتی نووسینی ئەو ئافرەتە و لێکدانە و دنیابینی و ئافرەتە زۆر لە پیاوێک باشتر تێگا. لەبەرەوە هەڵبژاردنەکەیشی زۆر ناوازە هەڵبژێراوە. ئەرەوەڵا زۆر باشە. مامۆستاگیان زۆر بە کورتی باسی کتێبێکت کرد کە لە ئێستادا لە چاپایە. باسێکی ئەو کتێبەشمان بۆ بکەی بۆی کە حەزەکەم هەمووی باس بکەم. ئەو کتێبە ناوی هەرزەکارە بە عەرەبی پێوترێ مراهق. سامی دەڕووبی کردوێتی بە عەرەبی، منیش لە عەرەبیەکەەوە وەرم گەڕاوەتە کوردی و بۆ یەکەم جارە چاپ و پەخش ئەبێ ناوەندی جەمال عیرفان ئێستا نادوێتی و لە ژێر چاپایە و ڕەنگە دوای مانگێت تا 2 مانگی کە بکەوێتە بەردەستی خوێنەرەکان. ئینشاءالله لێرەوە من سوپاسی ناوەندی جەمال عیرفانەکەم یارمەتێکی باشیان داوم بۆ بە چاپگانی ئەو کتێبانە. مامۆستاگیان هیوای سەرکەوتن بۆ خوازین، دەست و پەنجەی ماندوێتی دەگوشین، هیوا خوازین خی گەورە تەمانە درێژکات بۆ خێزانە جوانەکەت و بۆ هەموو خوێنەرانی کوردیش. بەڕاستی مامۆستایەکە پڕ لە جوانی و پڕ لە میهرەبانی بەبێ مجامەلا. یەخوا بەخێر بیت. ئەم ئێوارە بەرنامەکەت زۆر دەوڵەمەند و زۆر جوان کردین. ئێمە دڵخۆش بووین بە ئامادەبوونی بەڕێستان. سوپاسی بەڕێستان و سوپاسی برایانی پشت کامێراوە کەم کە بە منەوە مانوو بوون ماندوونەبن دەستیان خۆش بێ. بێگومان ئەوان هەمیشە ماندوونە ناسانە لە پشتی کامێرەوە لەگەڵمان و ماندووە بن. وا سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانم کە زێد ئێجمۆدەیە لە گەڕێکی ئاشتی خوارشیرینی تابان. وە سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا لەگەڵمان نابوون، هەتاکو ئێوارەیەکی دیکە بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە. ئێوارەیەکی خۆش.